بە سەختی و ناخۆشیێکی زۆردا هەرێمی کوردستان تێپەڕی، بەڵام ئەنجامەکەی زۆر دڵخۆشکەرە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و مڵەتی کوردی چ مڵەتێکی خۆراگر و دلۆڤان بێگومان لەبەرەوەی ئێمە سەرۆگۆزیرانێکی خۆراگرمان هەیە. بەبەستمانە گفتوگوی زیاتر بکەین لەگەڵ بەڕێز هیوا گەیلانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە ڕانیەوە میوانمانە. کاکیوە شەو باش، زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. ئێوە هەوڵەکانی سەرۆگۆزیرانێکی پێداگر لە حکوومەتێکی خۆراگر لە هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێنن بۆ بەدەستخستنی مافەکانی کورد؟ شەوی ئێوە بینەرانی و بیسرانی کوردستان 24 باش. سەرەتا ڕێگان بدە لەبەر ئەوەی لە ڕۆژانی کۆتایی مانگی ڕەمەزان و شەویانی لەیلەتول قەدر داین. بڵێم لە خودای گەورە داواکارم ڕۆژ و نوێژ و تاعەت و پارانەوەی هەموو لا قبول بێت. ئینشاءالله زێژنی ڕەمەزان دەبێتە زێژنی خێر و خۆشی بۆ هەموو لایەک. و پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بەگشتی و فەرمانبەران بە تایبەتی دەکەم کە ئەم جارەش ئیرادەی خەڵکی کوردستان، خواستی خەڵکی کوردستان فەرکەوت بەسەر نەیارەکانماندا. ئەوەش بێگومان لە ئەنجامی خۆراگری خەڵکی کوردستان و هەوڵ و کۆشتەکانی بەڕێز سەرۆکی حکوومەتی کوردستان بوو کە پێداگەری کرد لەسەر مافە یاسایی و ئاساییەکانی فەرمانبەرانی کوردستان و کۆڵی نەدا، تاوای کرد کە لە ماوەیەکی کەمدا دوو موچە بۆ فەرمانبەرانی کوردستان بێت و موچەکانی مانگەکانی ئایندەشیان پشتیوان بەخوا مسۆگەر بکرێت. کەکەی هیوا ئەمڕۆ گاواک و دەهاتم کار لەگەل وڵاتیەکی مەقسەدە کرد. دزانێ ئەوی چ گوتی ئەزێ بۆتە بێژم گوت و برای گەورە دنیا بۆ مە خۆش کرد. وا حەز ئەڤ هەستا وڵاتیان بەرامبەری حکوومەتا هەرێما کوردستانی بەرامبەری سەرۆک وەزیر تو چاوا دەنرخینە؟ وڵا بە دڵنیاییەوە سەرۆکی حکوومەتی کوردستان لە ئێستا و لە ڕابردوودا فەرماندوویەتی کە خەمخۆری ڕاستەقینەی خەڵکی کوردستانە، بەرگری کارێکی سەرسەختی مافەکانی هاوڵاتیان و بە تایبەتی فەرمانبەرانە. بێگومان هەنگاوەکانی بەڕێزیان دەستکەوتی باشی هەبوو بۆ خەڵکی کوردستان بەگشتی. بە دڵنیاییەوە ئەم هەنگاوانە و ئەم دەستکەوتانە دەبنە مای دڵخۆشی خەڵکی کوردستان لە کاتێکدا هەوڵێک هەبوو، ئیرادەیەک هەبوو بۆ ناومێدکردنی خەڵک، بۆ ئەوەی خەڵکی کوردستان موچەی بۆنێت و لەبار دۆخێکی مادی خراپدا بگذرێنێت. بەڵام هەوڵەکانی بەڕێز سەرۆکی حکوومەت کارێکی وای کرد ئەم جێژنە بێتە دوو جێژن، خەڵک بە دڵخۆشیەوە پێشوازی لە جێژن بکات و تەعبیر لە ئیرادەی لە ڕێی خۆیان بکەن بەرامبەر سەرۆکی حکوومەتێکی خۆڕاگر، بەرامبەر سەرۆک حکوومەتێک کە لە خەمی ئەواندا. بەڵێ باشە کاکی وایانی کاتێک کە گوشارەکان لەسەر هەرێمی کوردستان بوون، کاتێک بە موچە و قوتی هەرێمی کوردستان گوشار دەخرایە سەر حکوومەتی هەرێمی کوردستان، زۆرێک لەلایەنەکانی بەشێک لەلایەنەکانی هەرێمی کوردستان وایان دەکرد کە هەموو هەوڵاتیان گلەیەکانی خۆیان لە سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان بکەن. بۆ پێی کە جەنابەت ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتیە و پرسیارت لێ دەکەم، یعنی وایان دەکرد کە بڵێن ئەمە پارتیە هۆکارە بۆ ئەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نایە. بەڵام ئێستا کە ئیدی ئەوە لە ماوەی دوو هەفتەیە دوو موچە دابەش دەکرێت، بێگومان کە بە هەوڵەکانی سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستانە ئەوانی دیکە هەر یەکە و دەڵێک ئەمە دەستکەوتی ئێمەیە. چێڵن لەو بارەیەوە؟ ڕاست نورخان بەداخەوە چەند ساڵێک دەبێت هەوڵێک، خواستێک، ئیرادەیەک دەبینین لە بەغداوە بۆ لاوازکردنی قەواری هەرێمی کوردستان، بۆ گەمەکردن بە قوت و موچەی خەڵکی کوردستان. ئەوەی جێگانی گەرانیە هێزگەلێکی سیاسی لە ناوخۆی کوردستاندا و کۆمەڵێک کەسایەتی هەن کە پشتگیری پیرانەکانی دوژمنانی ئێمەیان دەکرد، دژایەتی ئەزمموی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانیان دەکرد. لە بەرامبەردا ئیرادەیەک هەبوو کە تەعبیری لە ڕای خەڵکی کوردستان دەکرد، تەعبیری لە ئیرادەی حکوومەتی کوردستان دەکرد و لە ژێر ڕۆشنایی سیاسەتی جەنابی سەرۆک بارزانیدا بەرگری لە مافی خەڵک دەکرد. ئێمە خۆزگەمان دەخواست هەموو هێزولایەنە سیاسیەکان پشتیوانی خیتابی سیاسی جەنابی سەرۆک بانایە، پشتیوانی حکوومەتی کوردستان و سەرۆکی حکوومەت بانایە و لە سەنگەری گەلەکەی خۆیان دابانایە بۆ ئەوەی ئەمڕۆ ئەو شانازیان بەرکەوت دایە کە لە پاڵ
سەرکەوتنەکانی حکوومەتی کوردستان لە پاڵ دەستکەوتەکانی سەرۆکی حکوومەتدا ئەوانیش هاوبەش بانە. بەڵام بەداخەوە ئێمە لە چەند هەفتەی ڕابردوودا پێچەوانەکەیمان بینی یادەوەری خەڵکی کوردستان هێندە لاواز نییە. دەبینی لە چەند هەفتەی ڕابردوودا هێزگەلێک هەبوون شانازیان بەوە وەرەکرد کە داوایان کردووە موچەی خەڵکی کوردستان لە ڕێگای حکوومەتی کوردستانەوە نەدرێت. هێزگەلێک هەبوو شانازیان بەوە وەرەکرد کە سکاڵایان لە دادگای بەناو فیدراڵی پێشکەش کردووە بۆ دژایەتیکردنی حکوومەتی کوردستان. کەکی وا سەرۆک بەرزانی هەروەها سەرۆک وەزیر مەسرور بەرزانیشی هەر دەم دیارکردنە و بەرژەوەندیên نەتەوەیی ji berjewendiyên her tiştî girngtir e, ji berjewendiyên hizbî girngtir e, berjewendiyên neteweyî. Gelo ev helwêst, ev yanî ji bo parastina qewareya Herêma Kurdistanê, ji bo çareserkirina pirsgirêkan û ji bo xweragiriya Kurdistanê bi xwe jî ne bi nemayekî serekî ye, hûn çawa dibînin? وڵا کاک جەمال هەر ڕێبازی بارزانی ڕێبازی خزمەتکردنە لا ئێمە پارتایەتی ئامانج نییە ئامرازێکە بۆ خزمەتی خەڵک بە شانازیەوە پێمان وایە پارتی دموکراتی کوردستان هەمیشە بەرژەوەندی باڵای گەلەکەی خستۆتە سەرووی بەرژەوەندی تەسقیق ئیثباتی بە تایبەت خیتابی جەنابی سەرۆک بارزانی دنیابینی جەنابی سەرۆک بارزانی ڕوونە کە ئەمڕۆ بۆتە ڕەمزی دۆزی ڕەوای گەلەکەمان بۆتە ڕەمزی خۆڕاگری و پێداگری لەسەر مافەکانی خەڵکی کوردستاندا. بێگومان سەرۆشی حکوومەتی کوردستان کە پەروەردەی ئەو ڕێبازەیە وەکو باسمان کرد هەم لە ڕابردوو هەم لە ئێستادا سەلماندوویەتی کە جێبەجێکاری سیاسەتی جەنابی سەرۆک و ڕێبازی بارزانیە ئەویش خزمەتکردنی خەڵکی کوردستانە. جیاوازی پارتی لەگەڵ هەندێک لایەنی تر ئەوەیە ئێمە خۆمان بەرپرسیار دەزانین لە بەرامبەر ئێستا و ئایندەی گەلەکەماندا وەشان دەدەینە بەردەم بەرپرسیارەتی هەم لە کاتی تنگانەدا و لە کاتی سەرکەوتنی خۆمان بە سەرکەوتنی خەڵکی کوردستان دەزانین. gelek spas kekê hîva geylaniyan endamê komîteya navendiya Partiya Demokrata Kurdistanê ji raniye li gel me.